بەناوی خی گەورە و میرەبان ئازانم سلااوان لێبێت خۆشحاڵم لا ڕۆژێکی نوێ لە کۆتا ڕۆژی هەفتە لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە بۆ باسکردن لە سەریارەکانی چامپیۆنز لیگ و هەروەها ئەو دۆخەی لە ئەو ئەنجامانەی کە لە چامپیۆنز لیگ لە شەوی ڕابردوو بەدەست هاتن و ئەم شەویش یاری لوتکەمانەیە کە یاری نێوان پاریس سەن ژەرمان و لیڤەرپوڵە و هەروە یاری نێوان بایر لیڤەرکوزن و بایر کە بە هەمان شێوە ئەویش یاری لوتکێ. طبعا لە سەرنجامەکانی دوێنێ من شتێکی ئەوتۆم نییە کە باسی کەم، تەنها گرنگی سەرکەوتنەکەی ئەرسناڵ کە بە 7 گۆڵ سەرکەوتنی تۆمار کرد و باشترین ئەنجامی لە مێژووی خۆیدا لە چامپیۆنز لیگ و لە قۆلاقی کرانە دەرەوەیە بۆ لە مێژووی ئەرسناڵدا تۆمار کرد کە بە 7 گۆڵ سەرکەوتنی تۆمار کرد. ئەستۆن ڤیلا هەنگاوێکی گەورەی بڕی بۆ گەشتن بە قۆلاقی داهاتوو. یاری دۆرتمۆند و لیل 150-50 مایەوە بۆ یاری گەڕانەوە. یاری ڕیال مەدرید و ئەتلێتیکۆ مەدریدیش بامان شێوە 150-50 مایەوە بۆ یاری گەڕانەوە، چونکە ڕاستە ڕیال مەدرید سەرکەوتنی تۆمار کرد، بەڵام هێشتا یارە لە یاری گەڕانەوە هەموو ئەگەرێکی تیادا ماوە. تەنها یەک ڕوونکردنەوە دەدەم و باسی هیچی تر ناکەم لە سەر یاری ڕیال. سەبارەت بە گۆڵی دووەمی ڕیال مەدرید من وەکو ئەوەی کە ئەمەوتومانە باسی حاڵەتە داوەرەکان ناکەین، بەس وەکو محایدێ لێرە قسەیەکەم، ڕازگۆیی یاخود جوانتر ئەوە بوو کە ئەم گۆڵە یعنی تێبینیکی لێ وەربگیرە. ئێستا من باسی هەموو حاڵەتەکە بۆکەم لەبەرەوەی ئەو یعنی جوان تەکید بکرێتەوە لەوەی ئایا ڤینیسیۆس ڕوئیای ئۆبلاک دەگرێت یاخود ناگرێت لە گۆڵەکەی براین دیازە، چونکە ناکرێت تۆ لە خۆتەوە ڕسمەدانیت و بڵێ ئەمە ڕوئیایەگریان ناگرێت، بەڵام وەکو زمانی تۆپی پێ وەکو ئەسڵەکەی بڵێ ئەوایە تەشیدکردنەوەیەکمان ببینە لەم گۆڵە و دڵنیاییمان وەرگرتە لەوەی کە هیچ بەرچاوگرتنیکی ڤینیسیۆس بۆ ئۆبلاک نییە. خۆ لەوە چێ لە تحقیقی تیاکرا بێت لە ژووری بارەوانێ پێشتر دێت لەبەری خۆتانزان دوای و گۆڵە براین دیاز چوە ناو هەندەرەوانێ 2 دقا هەنگی گێڕا، لەوە چێ تحقیقی تیاکرا بێت لەوەی کە بەرچاوی گرتووە یاخود نەیگرتووە بەم جۆرە. لەبەری تۆپلێدانەکە زاویەیەکی دوورە و سێ یاریزانی تری ئەتلێتیکۆ مەدرید لەبەر دەمیان بەرچاوی ئۆبلاکیان گرتووە، ڤینیسیۆس لەم لاتریەوەتی، ینی وەکو مشارەکە وەکو هیچ شتێک بەشداری تۆپەکە ناکە. تۆ کاتێ یاریزان ئێمە چەندین حاڵەتمان بینیوە، یانی ئەگەر بینی بێتان گۆڵەکەی ڕۆدریگۆ کە لە جامی جیانی یانەکان ئایکە حاڵەتەکە چی بوو؟ گەڕایەوە بۆ ڤار سێری کرد، ڕۆدریگۆ خۆی بێلینگام خۆی لە تۆپەکە لایەدانی شێتانێ، ڤینیسیۆسیش بە هیچ جۆرێ بە ئاڕاستی تۆپەکەیان نایەت بە ئاڕاستی تۆپەکە تا تۆ بڵێ ئەمە ئۆفسایدە. ڤینیسیۆس لە ئاڕاستی تۆپەکەش لا ئەچێ، ینی دێتەوە ئەملا. بەڵام وەکو پێم وتن جوانتر و بارودۆخی زیاتر یاخود باشتر ئەوە بوو کە ئێمە ئەم حاڵەتەمان بەم جۆرە بینیایە. ئەمە وەکو من دیوەکەی تۆپی پێ قسەوە بۆکەم، بەڵام وەکی تر تۆ ناتوانانی فەرزیەوە بکەی کا بڵێ ئەوەی لەبەرەوەی تۆ لادان لی هەیە ئەم یاریزانە خۆی لە تۆپەکە دزێتەوە، تۆپەکە چێتە زاویەیەکی تر وە لە نێو قەرەباڵغەکەیە کە سێ یاریزانی ئەتلێتیکۆ مەدریدیش بەرچاوی ئۆبلاکیان گرتووە، نەک تۆ بچی بەس بیانی و ڤینیسیۆس بێنیتوانێ. بەڵام ئەبوایە ئەم حاڵەتەمان بینیە. من تەنها ئەم قسەم هەیە لەسەری و هیچی دیکەم نییە لەسەری. دەچمە سەر یاریەکانی ئەم شەو ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپوڵ و پاریس سەن ژەرمان نەمان هەیە کە هیچێکە لە ڕوبەڕووبوونەوە تایبەتەکان. تەبعاً کۆی گشتی ئەمساڵ لە مانگی دەوە باسی ئارنێ سلۆتە، ستایشکردن ستایشی ئارنێ سلۆتە. بربژێری یەکەم لە چامپیۆنز لیگا لە مانگی 11ەوە ینی لیڤەرپوڵ ناوی دێندێ. ئاست و ئەنجامەکانی لیڤەرپوڵ ڕووپەڕی هەموو ئەوروپا و هەموو ڕۆژنامەکانی داگیر کرد و هەمووان باسی دەکەن. ئەمانە هەمووی شتێکە هەتا پێش دەستپێکی فیکەی یاری لە ناو یاریگای پارک دی پرانس کە داوەر فیکەی لێدا هەموو ئەم شتانە کۆتاییەت، هەموو ئەم شتانە تەواو بووە. ئەم شەو لیڤەرپوڵ بە بەرجێکی نوێ، بە هێزێکی نوێ، بە تاقیکردنەوەیکی نوێ دێتە بەشداری چامپیۆنز لیگ. ئەم شەو ئارنێ سلۆت بە تەواوەتی تێمان دەگەێنێت کە ئایا لیڤەرپوڵ ئەمساڵ چه ئامانجێکی هەیە و تێمان دەگەێنێت لەوەی کە لیڤەرپوڵ چۆن دەیەوێت گوژمەی ئەو تیپانە ڕاگرێت کە هیوایەکیان هەیە یاخودەوەتا هێزێکیان تێدا بەدیەکرێت لەوەی کە
بتوانن شکستت پێ بێنن بتوانن لێت بەرنەوانێ لە ماوەی ڕابردوو ئێمە تاقیکردنەوەی لیڤەرپوڵمان بینیوە لە ئینگلتەرا لە زۆربەی زۆری تاقیکردنەوەکانە سەرکەوتوو بووە تاقیکردنەوەی لیڤەرپوڵمان بینیوە بەرامبەر بە ڕیال مەدرید بە هەمان جۆر سەرکەوتوو بووە لە چامپیۆنز لیگە ئێستا تاقیکردنەوەی ئەو قۆناغانەیە کە ئێمە دەمانەوێت تاقیکردنەوەی ئەو قۆناغانەیە کە تیپێک ئەگەر بیەوێ بۆی بە پاڵەوان تیپێک ئەگەر بیەوێ نازناو بەرێتەوانێ لەم تاقیکردنەوانەدا خۆیمان نیشان دەدات لەم تاقیکردنەوانەدا دووبارە خۆی نمایش دەکاتەوە هێز و توانای خۆمانمان پێ نیشان دەدات بۆیە وەکو پێم وتن هەموو ئەوەی لیڤەرپوڵ لە ماوەی ڕابردوو کردوێتی هەموو ئەوەی کە کردوێتی بۆ ئەوەیە کە ئێستا بەرهەمەکەی بستێتەوە بۆ یە کە ئێستا بزانین چۆن مامەڵاکە تەمان ئەگەر ئەمە بچینە سەر شێواز یاریکردنی لیڤەرپوڵ شێواز یاریکردنی لیڤەرپوڵ شێوازێکی تایبەتە بۆ قوتابخانەیەک و هەروەها بە پلانی 4-3 یاریەکە خۆتان نزانین لیڤەرپوڵ لە ماوەی ڕابردوو لە تۆپ وەرگرتنەوە جیگن پرێسینگ تەطبیقەکە و ئەگەر دیقەتیشتاندا بێ لیڤەرپوڵ هێشتا لەو بارودۆخی قوتابخانە ئۆڵندیە دەرنەچۆ لەوەی کە ئیتر تۆ تۆتال فوتبۆڵی پێڵی تۆ کوڕە شامیلەی پێڵی تۆ پۆزیشنال پێی پێڵی تۆ تیچی تاکەی پێڵی واتە ئەم بارودۆخەی لە خۆی داکۆ کردوێتەوە لە هەمان کادا مواسەفاتێکی دیکەی لیڤەرپوڵ بەشکە بزانی کە ئەوە مواسەفاتە کە تیپێک شێوازێکی یاریکردنی دیاریکراوی نەبێ مواسەفاتێکی دیکەی لیڤەرپوڵ چییە کە بە تایبەتی لە دوو یاری ڕابردوو بەرامبەر بە مانچستەر سیتی و بەرامبەر بە نیوکاسڵ تەطبیقی کردەوە بۆوانەیە کە ئەیانەوێت تێ بگەن بۆوانەیە کە یانەوێت لە تۆپی پێ حاڵی بن لە دوو یاری نیوکاسڵ و لە یاری مانچستەر سیتیە چی کردووە لیڤەرپوڵ نە پۆزیشنال پڵی کردووە نەگیگن پرێسی کردووە چی کردووە بەڵکو بە هێرشێل گەڕاوە یاری کردووە تۆپی یاوە بە تیپی ڕکابەر خۆی گەڕاوەتە دواوە بەرگریەکی چڕی کردووە و توانێتی گورز لە تیپی ڕکابەر بۆ شوێنێ سەرکەوتنی بەسەردا تۆمارکە یاری مانچستەر سیتی یەکێ بوو لەو یارانە کە لیڤەرپوڵ بە 2 گۆڵی بێوەڵام سەرکەوتنی تێدا تۆمار کرد و یاری نیوکاسڵیش بامان شێوەیەکێ بوو لەو یاریانە کە لیڤەرپوڵ بە 2 گۆڵی بێوەڵام سەرکەوتنی تێدا تۆمار کرد ئەمە هەر سێکی لیڤەرپوڵ لە وەرزی ئەم ساڵا تەطبیقی کردووە ئەمە مواسەفاتە ئەمە ئازایەتی تیپە ئەمە ئازایەتی ڕایەنەرە نابێت تۆ شێوازێکی دیاری کراوتە بێ نابێت تۆ بزانن چۆن گۆڵت لێەکەن نابێت تۆ بزانن چۆن یاری بەڕێوا بێ ئەبێت تۆ چەند شێوازێکت هەبێ لیڤەرپوڵ ئەمساڵ هەر سێ شێوازەکەی تاقی کردوێتەوە و بە هەر سێکی شێوازەکە کلیلی سەرکەوتنی دۆزیوەتەوە ئەمە مواسەفاتە بۆ هەموو ڕایەنەرێ ئەمە مواسەفاتە کاکە بۆ نییە تۆ ڕایەنەرێ زۆری لێ بردوویتە تەوانێ و ڕایەنەرێ زۆر لە زۆر شوێنە دەری کردویت و ئەنجامت نێناوە بۆ ئەو بێ بە شتی خراپ و بۆ ئەم بێ بە مواسەفات یا بۆ نمونە ئالڤارێز تۆپێکی هێناوە لەم لاوانێ لە کاماڤینگا تۆپەکە قەتع بۆ بە جوودی تاکەسی خۆی تۆپەکەی خسۆتە گۆڵەوانێ ئەمە تاکتیکە لەم لاوە برایڤ دیاز و گۆڵەکەی ڕۆدریگۆ تاکتیک نیە بەڵکو گۆڵی فەردی یاریزانەکانە تەمان پەزدی کۆمەڵی قسەیەکرێ وەڵی شەوانەوە نەخۆشە من کە سەیری فەیسبووکەم ینی زۆر جار بڕوا بکەن بە چارێک بە 20 دقیقە پێیەکەن دەبێت تۆ ناکرێ ئەمانە ینی ئەم دیۆ بەم غەڵەتە خەڵک تێبگەینی نابێت تۆ ئەمەی ئارنی سڵۆت کە ئەیکا لە لیڤەرپوڵە تۆ بە غەڵەت خەڵک تێگەینی لەبەرەوەی نەخۆوەڵ خەڵەتێنە نەبینەری ژەڵ خەڵەتێنە ئەم ساڵمان لیڤەرپوڵ هەر سێ شێوازەکەی کردووە جیگن پرێسینی کردووە پۆزیشنال پڵی کردووە لە دوو یاری ڕابردوو بەرامبەر بە نیوکاسڵ و مانچستەر سیتی تۆپی یاوە بە تیپی ڕکابەر خۆی بە هێرشێل گەڕاوە سەرکەوتی بەرامبەر ئەم دوو تیپەش دۆزیوێتەوە ئەمە مواسەفاتە ئەمە هێزێکی نوێی لیڤەرپوڵە کە سڵۆت نیشانمانەیە بۆیە لیڤەرپوڵ ئارامە لیڤەرپوڵ پێش ڕوبەڕووبوونەوەی پاریس سەن جەرمان خۆی بۆ سێگەرەکە حازر کردووە و من تەوەقوعەکەم یاری ناو پارک دی فرانسیش بە هەمان جۆر بێ هەمانەوەی لەگەڵ مانچستەر سیتیە تەطبیقی کرد هەمانەوەی کە لەگەڵ نیوکاسڵە تەطبیقی کرد ئارنی سڵۆت ئەم یاریە دەستبەرداری تۆپ دەبێت و تۆپ دەدات بە تیپی ڕکابەر و خۆی هەوڵ دەدات لە ڕێگەی هێرشی هەڵگەڕاوە هێرشی ڕاستەوخۆ دوو ئەگەر هێرشی هەڵگەڕاوە هێرشی ڕاستەوخۆ
گورزی خۆی لە پاریس سەن ژەرمان بۆشێنێ چونکە تۆ کە تۆپت دابەتی پێڕکابەر وەت لە توانای یاریزانەکانی خۆتە دڕابینی ئەو کات چانسی سەرکەوتنی هێرشی هەڵگەڕاوە لە 150 بەرزە بێتەوە بۆ 175 وش چانسی هێرشی خێرا کە تقریبا نەرچێتەوە سەر هێرشی هەڵگەڕاوە بەڵام ئەوەیە کە تەمەرکوزی یاریزانەکان فەرقی پێکا هێرشی ڕاستەوخۆ کە تقریبا یەک شێوازەکە تۆ چانسەکە دەبێت بە 175 بۆ گۆڵ تۆمارکردن ئەمە لەو کاتی کە تۆ تۆپی بەتی پێڕکابە ئەگەر تۆپ نەدەی بەتی پێڕکابەر وەکۆی کە ئەم شەو ئەتلێتیکۆ مەدرید بەرامبەر بە ڕیال مەدرید کردی یاریکی تەواو داخرا و یاریکی تەواو یعنی تاکتیکی یاریە کە تەواو جوڵەی هەموو یاریزانەکان مانتومان بوون ینی بەجددی لەمایە سەرنجای کێش بوو بۆیە من قەناعتم وایە ئەمشەو ئەرکی ئارنی سلۆت بەم جۆرە لەسەر یاریزانەکاندا بەشەوێ پێویست ناکە باسی شتێکی دیکە لەسەر لیڤەرپوڵ و ئارنی سلۆت کەین پلانی یاریکردنی 4-2-3 دیاری کراوە لیڤەرپوڵ هێزی لە باڵەکانی گاکپۆ و سەڵاح هەیە و لویس دیاسی شەگەرم شۆ یاریکە حتمما سەرێشەیەکی تەواو بۆ یاریزانەکان دروست دەکەن و من پێم وایە نقطەی هێزی لیڤەرپوڵ لە یاری ئەمشەوە ئەوەی کە بتوانێت پاریس سەن ژەرمان پەک بخاوە و بتوانێت بناغی پاریس سەن ژەرمان پەک بخا ئەلێرەدا کەوتۆتەوە سەر سۆب و سڵای وارووا کەوتۆتەوە سەر ماکەلیستەر لەوەی کە ئەو فشارەی دەیکەن لە پاریس سەن ژەرمان و ئەو سەرکەوتنەی کە هەیەنەوە ئەو پەستانەی کە دروستیەکەن ڕێگری لە ڤیتینا و نیڤێس بکەن و ئەو حڕیەتە نەبێ بۆ فابیان ڕۆیس لەوەی کە مەترسی لەسەر گۆڵی لیڤەرپوڵ دروستکە سەبارەت بە پاریس سەن ژەرمانیش هەمانە قسانەی کە کردم بۆ لیڤەرپوڵ هەمانە و دۆخەیە کە بۆ پاریس سەن ژەرمانیش دەیکەمەوانێ لە ساڵی 2025 کەوە ئێمە ئەمڕۆ 5/3/2025 واتە 2 مانگ و 5 ڕۆژە لە ساڵی 2025 داین هیچ تیپێک هێندەی پاریس سەن ژەرمان بە بەرشەلۆنەوە بە ڕیال مەدریدەوە بە لیڤەرپوڵەوە بە مانچستەر سیتیەوە بەکیەوە لە ئەلفەوەتایە هیچ تیپێک هێندەی پاریس سەن ژەرمان بەهێز نەبووە هیچ تیپێک هێندەی پاریس سەن ژەرمان گۆڵکەر نەبووە هیچ تیپێک هێندەی پاریس سەن ژەرمان نمایشی نەکردووە هیچ تیپێک هێندەی پاریس سەن ژەرمان ئەنجامی گەورەی دەستەبەر نەکردووە هیچ تیپێک هێندەی پاریس سەن ژەرمان نازانم بۆ گۆڵکردن لەوە چێ بەرشلۆنە گۆڵی زیاتر تۆمار کرد بەڵام ئەگەر هەر ساڵی 2025 وەربگرین من پێم وایە پاریس سەن ژەرمان تەنانەت بەخوا بڕوا ناکەن بە بەرشلۆنە گۆڵی زیاتر تۆمار کرد نازانیتر بەس مەبەست لە ئەرقامەکان پاریس سەن ژەرمان لە ساڵی 2025 تیپێکی زۆر ناوازێ لە ساڵی 2025 وای کرد کە بێهیوابوونی لە چامپیۆنز لیگ بگا بەوەی کە بگا بە قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ کە بینیتان لە پاشکۆوە پاریس سەن ژەرمان بە تێپەڕاندنی بریست بە ئەنجامی 10-0 گەیشتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ بۆیە ئەو توانایە ئیندێکیش نیشانی یاوە ئەو هێزەی ئەمساڵ پاریس سەن ژەرمان کەیەتی کە من بە تایبەت هێزی پاریس سەن ژەرمان لە دوانەی نیڤێز و ڤیتینا دەبینم یعنی بێویژدانی بەرامبەر هیچ یاریزانێکی پاریز ناکەم بەڵێ ئاگام لە ئاستی مێندێزە بەڵێ ئاگام لە ئاستی ئەشرەف حەکیمیە بەڵێ ئاگام لە ئاستی فابیان ڕۆیسە بەڵێ ئاگام لە ئاستی دیمبڵێ بەڵێ ئاگام لە ئاستی دۆیە بەڵێ ئاگام لە ئاستی بارکۆڵایە ئاگام لە ئاستی کڤاراتسخیلیایە بەڵێ ئاگام لە ڕامۆسە کە وەکو یاریزانی یەدەک بەشداریەکە من ئەوانی تر نیم سەیری یاری نەکەم و قسە لەسەر یاریکەم نا من بە تایبەت چەند یاریەک دانیشتم بە دیار پاریس سەن ژەرمانەوە ئاگام لەم هەموو ئاستە بەرزە و لەم هەموو لێوە شاوەیی یاریزانەکانەیە بەڵام بە تایبەتی من باسی شێت بۆ کەم باسی ڤیتینا و باسی نیڤێزت بۆ دەکەم کە ئەم دووەستێرە پرتوگالیە سەرکردایەتی هێڵی ناوەندی پاریس سەن ژەرمانیان گرتۆتە ئەستۆ و من کلیلی سەرکەوتنەکانی پاریس سەن ژەرمان لەم دوو یاریزانەدا دەدۆزمانێ و بۆیە پێشم وایە لیڤەرپوڵ ئەگەر بیەوێت شکست بە پاریس سەن ژەرمان بێنێ دەبێت ڕێگری لە سەرکەوتن و ڕێگری لە تۆپ دابەشکردن و لە ڕێگری لە ئازادی ئەم دوو یاریزانە بکات ئەگینا ڕوبەڕووبوونەوەی پاریس سەن ژەرمان و لیڤەرپوڵ یەکێکە لە هەرە ڕوبەڕووبوونەوە گەورەکان یەکێکە لەو ڕوبەڕووبوونەوەی کە من پێشبینیەکەم تایاری گەڕانەوەش تا کۆتایاری و کۆتافیکەی نابژیان لە یارنەوەی یاریگای ئەنفیڵد هێشتا چانسی تیپەکان وەکو یەک بمێنێتەوە چونکە ئەگەر بێت و لیڤەرپوڵ لەم یاریەشە لە ناو پاریس لە پاریس سەن ژەرمان بەرێتەوە پاریس سەن ژەرمان ئەتوانێت لە ناو لیڤەرپوڵا قەرەبووی بکاتەوە سەرکەوتن بەسەر لیڤەرپوڵ تۆمار بکە چونکە تۆ بە چ پێوەرێگەڵ سەنگانی تیپەکەی بە پێوەریەوەیکی ئام تیپە یاریزانی پێ ئام تیپە ئامادەی ئام تیپە شێواز یاریکردنیە ئام تیپە بە چەند ڕێگە دەتوانێت گۆڵ تۆمار بکە
هەموو مواصفاتانە لە پاریسایە، هەموو مواصفاتانە لە لیڤەرپوڵایە. ئەو کاتە مێنێتەوە سەر وردەکاری بچوو. ئەو کاتە یاریزان دیاری دەکات لەوەی کە کام ڕایەنەر سەرکەوتووە بێ لە ڕووی ڕاهێنان و لە ڕووی ئامادەکاری بۆ یاری ئەوانێ هەردووتی بامادەن. ئەوەی کە لەسەر ئارنی سلۆتە ئەمساڵ بۆ لیڤەرپوڵی کردووە دڵنیاشم لەوەی بە باشترین پێگاتە بەشداری یاریەکەیەکە. ئەوەی کە لەسەر لویسین ریچیە بە باشترین شێوەم ساڵ بۆ پاریس سەن ژەرمانی کردو بۆ باشترین پێگاتە بەشداری بە یاریەکەیەکە. بەڵام ئەوەی کە ڕێگەی سەرکەوتن و ڕێگەی شکست دیارەکە یاریزانەکە ئەمە بۆ هەموو تیپێکە لەبەرەوەی هیچ ڕایەنەری خۆی ناچێتە ناوە گۆڵ تۆمار بکە. ئەمە سەبارەت بە پاریس سەن ژەرمان و لیڤەرپوڵ کە من پێم وایە یاریەکی تایبەتە و یاریەکی زۆر زۆر گەورەیە و یاریەکە کە لە یاریگەڕانەوەش چاوەڕوانی ئەنجامی باش لێکرێ. بەرشەلۆنە و بەنفیکا بایەر و لیڤەرکوزنمانەیە. تاڵان یاری بایەری بۆ لیڤەرکوزن ئەمیش یاریێکی زۆر ئاڵۆزە هاوشێوەی دێربی مەدریدە. یاری یەکەم لە ناو ئالیانس ئەرینایە. لیڤەرکوزن لە ماوەی ڕابردوو یاریشی بەرامبەر بە بایرن ئەنجامدا لەسەر یاریگای بای ئەرینا. ئەوەی لە تۆپی پێدا بوو پێشکەشی کرد بەس نەیتوانی گۆڵ بەرامبەر بە بایرن تۆمار بکە. واتە جیاواز لە یاریەکانی ڕابردوو ڤینسنت کۆمپانی هێڵێکی بەرگری تۆکمەی بایرنی پێنیشان نای لە یاریەکەی بایر لیڤەرکوزنە. بۆیە زۆر گرنگامە بەردەوامیە بێت لە چامپیۆنز لیگا بۆ تێپەڕاندنی لیڤەرپوڵ ئێمە زانی ئێستا هێز و ورە و توانای لیڤەرکوزن لە بایرن زیاترە. ڕاستە بایرن پێشەنگە، ڕاستە بایرن لوتکەی ڕیزبەندی بۆنسلیگای گرتووە بەگەرێکی زۆر بۆنسلیگای وەرزێم ساڵە بە، بەڵام ئێمە دەبێ بزانین لیڤەرکوزنە و تیپێک هێشتا لە ڕکابەری بۆنسلیگایە. لیڤەرکوزنە و تیپەیە کە بایرنی لە لیگە پوکاڵ کردوتە دەرەوانن. لیڤەرکوزنە و تیپەیە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ گەیشتوتە قۆناغا. بۆیە بە هەمان شێوە بە هەمان تموحەوە ڕوبەڕووی بایرن دەبێتوانێ و زۆرێکیش پێشبینیەکان بڕوایان وایە کە لیڤەرکوزن لە توانایدا هەیە کە باری نوێنێخ تێپەڕێنێ و ئەو تیپە بێ کە بگاتە قۆناغی چوارگۆشەی قۆناغی چارێکی کۆتایی چامپیۆنز لیگ لە کاتێکدا بایرن و کۆمپانی ئەرکێکی زۆر زۆر زەحمەتیانەیە، ئەرکێکی زۆر زۆر قورسیانێ، چونکە ئەمساڵ تیپەکەی ئەڵۆنسۆ لە ڕووی ێرشبردنەوانێ تۆکمەتر و بەهێزترن و ڕاستە ئەنجامەکانیان لە بۆنزلیگە وەکو پێویست نییە، بەڵام خۆتانەزان ئەمساڵ پێکانێکی زۆر ڕوبەڕووی یاریزانەکانی لیڤەرکوزن بووە و چەند گۆڕانکاریی بچووک لە تیپەکەشدا ڕوویدا کە ئەمە وای کردووە لیڤەرکوزن جیاوازتر دەرکەوێت، بەڵام ئەوە نییە لیڤەرکوزنمان لەبەرچاون بوو بێ نەخێر، تەنها جیاوازێکەوە بووە کە لە کۆمەڵێک یاریدا لیڤەرکوزن یاریزانەکانی مۆفەق نەبوون لە گۆڵکردنە، واتە لە ڕووی تاکتیکی و لە ڕووی ڕانەرەوانێ لیڤەرکوزنیش هیچ کێشەی نەبووە، بەڵام کە یاریزانەکان گۆڵ نەکەن لێرەدا چابی ئەڵۆنسۆ نەیتوانی بچێتە ناوەوانێ و خۆی بڕوا گۆڵ تۆمارکە تاوی سەرکەوتن بۆ لیڤەرکوزن مێنێتوانێ. ئەوەی کە لە سەری بۆ کردوێتی ئەوەی تری یاریزانەکان کە سەرکەوتو نەبوونتیە. باسە گرنگەکە بەرشەلۆنە و بەنفیکا. طبعاً بەرشەلۆنە و بەنفیکا یاریەکی بچووک نییە، یاریی گەورەیە. من هەفتەی پێشوش پێم وتن من قەت لەگەڵەوە بۆ چوونە نیم کە ڕێگەی بەرشەلۆنە بە ڕێگەیەکی لاوازدانێ، کە ڕێگەی بەرشەلۆنە بە ڕێگەیەکی کەم سیرکی. ڕاستە جیاوازە لە ڕوبەڕبوونەوەی ئەتلێتیکۆ مەدرید و جیاوازە لە ڕوبەڕبوونەوەی لیڤەرپوڵ و جیاوازە لە ڕوبەڕبوونەوەی پاریس سەن ژەرمان، بەڵام ڕێگەکەی کەم نییە، ڕێگەکەی قورسە. ئەویش یعنی چامپیۆنز لیگە کاکە، چامپیۆنز لیگ وردەکاری بچووک هەموو شتێکت لێ تێگەیە. تۆ زۆر گرنگە ئێستا بۆ نمونە من پێشتریش پێم وتن بەرشەلۆنە ئەگەر خۆی بۆ ڕیال مەدرید ئامادە بکە ئەزانێت چۆن خۆی ئامادەکە، ئەگەر خۆی بۆ پاریس سەن ژەرمان ئامادەکە ئەزانێت چۆن خۆی ئامادەکە، ئەگەر خۆی بۆ ڕوبەڕبوونەوەی لیڤەرپوڵ و بایرن میونخ ئامادەکە ئەزانێت چۆن خۆی ئامادەکە. پس بۆ بەنفیکا ڕاهێنەر ناچێتە وردەکاریەوە بۆ بەنفیکا و ئامادەکاریە گەورەیە بکە. هەوڵی زیاتر عەرزکردنی شێوازی خۆی دەدا، زیاتر هەوڵی بردنەوەکەی خۆی دەدا، هەوڵ نادا لەوەی کە بزانێت نوقاتی بەهێزی بەنفیکا چییە، یا بچێ بە دوای خاڵی لار لەوە چێ سەرنجێک لەسەر بەنفیکا وەربگرێت. تاوان معلوماتێکی عامە لەسەر بەنفیکا وەرەگری، بەڵام تۆ زیاتر ئیش لەسەر تیپی خۆت و ئیش لەسەر پێگاتەکەی خۆ دەکەی بۆ ڕوبەڕبوونەوەی بەنفیکا. ئەمە جیاوازیە لە ئامادەکاری بۆ یاری ڕوبەڕبوونەوەی تیپێکی گەورە. لەو کاتەدا تۆ زیاتر وردەبیتەوانێ، خاڵە بێزەکانی تیپی بەرامبەر هەمووی وەردەگری، خاڵە لاوازەکانی تیپی بەرامبەر هەمووی وەردەگری. لەبەرەوە بە هیچ جۆرێک لەگەڵ ئەوە دانیم بەم ڕێگەیە بووترێ ئاسان بۆ بەرشەلۆنە و لە هەمان کاتدا لە یاری ئەم شەو
ئێوە نابێەوە لە یادکەن بەنفیکا بە گیانی تۆڵەوە بەرامبەر بەرشەلۆنە یاریەکە بەنفیکا خۆی بە مەزڵوم دەزانێت لە یاری 5-4ەکە تاوان بە وەکو ئەم شەویش علی سعید کەعبی دووبارەی کردانێ ئەنجامی 5-4 تاوەکو ئێستا گەورەترین ئەنجامی چامپیۆنز لیگە کە 2 تیپ گۆڵیان لە یەک تۆمار کردبێ تاوان ئەم شەو علی سعید کەعبی ئەم زانیارەی یا لەسەر چامپیۆنز لیگ لە یاریەکەی ڕیال مەدرید و ئەتلێتیکۆ مەدریددا باسی لێوە کرد وتی ئەنجامی 5-4 گەورەترین ئەنجامی چامپیۆنز لیگە کە 2 تیپ گۆڵیان لەسەر خۆیان تۆمار کردێ بۆیە نابێت تۆ ئەم یاریە بەکەم سیر بکەی چونکە بەنفیکا خۆی بە مەزڵوم دەزانێت لەو یاریە خۆی بە زوڵم لێکراو دەزانێت لە یاری 5-4 خۆ لە کاتێکا وەکو وتمان ئێمە پێشتیش باسی یاریەمان کرد بەرشەلۆنە هیچ پێویستێکی بەو یاریە نەبوو بیشی دۆڕانایە بەرشەلۆنە لەو تیپانە بوو کە ڕاستە خۆ سەردەکەوە بە قۆناغی داهاتوو هیچ کێشەیەکی نەبوو بەڵام یاریەکە یاری بەنفیکا و بەرشەلۆنە یاریی گەورەیە یاریی بچووک نییە مەیە لەبەرەوەی بەرشەلۆنە 5 گۆڵی تۆمار کردو و 4 گۆڵی تۆمار کردو و 3 گۆڵی تۆمار کردو بەرامبەر بەنفیکا بوو بەنفیکا بەرامبەر بە مۆناکۆ لە 2 تا ڕێگەی سەرکەوتنی دۆزیەوەتەوە بەڵام گرنگەوەیە تیپەکە تەعاملی لەگەڵ دۆ خیارەکەدا کردووە بەنفیکا لە قۆناغی کۆمەڵەکانە لە نایۆ ڤانتۆسا لە یۆڤانتۆسی بردوتەوانێ ئەو یۆڤانتۆسی گوژمەی خوارد لە کۆتایەکانی چامپیۆنز لیگا ڕاستە ماڵاوای کرد بەرامبەر بە ئایندۆڤن بەنفیکا بەرامبەر بە بەرشەلۆنە یەکێک لە باشترین یاریەکانی ساڵی ئەنجامدا و تیپێک بوو لەوەی کە یعنی چۆن دەیویست گۆڵی لە بەرشەلۆنە تۆمار دەکرد بەڵێ گۆڵی لێ تۆمار کرا بەڵێ لە کۆتایەکانی یاریەکە سەرکەوتنی 4-3 گۆڕا بۆ 5-3 ڕوبەڕووی شکست هاتەوانێ بەڵام ئەمە نابێت تۆ وەکو پێم وتن تۆ ناکرێ هەموو سەرکەوتنێک بەس خاڵی ئیجابی بینی لەم تیپە نا لەم سەرکەوتنەشا خاڵی سلبیتیە و ناکرێت هەموو شکستێکیش تۆ بێ بەس خاڵی سلبیتیا بینی نەخێر خاڵی ئیجابیش لەو سەرکەوتنایە تۆ بێ یارەکەت لە ئەتلێتیکۆ مەدرید کە دۆڕاوە دووبەیەک هەمووی بکەی بە خاڵی سلبی بۆ سیمیۆنی نەخێوان نییە بەڵکو کۆمەڵی خاڵی ئیجابی زۆر باش لە ئەتلێتیکۆ مەدریددا هەبوو لە یاری دوێنەیە بۆ ڕیال مەدرید لەبەرەوەی سەرکەوتنی لەسەر ئەتلێتیکۆ مەدرید کرد تۆمار کرد هەمووی بکەی بە خاڵی ئیجابی نە خاڵی سلبیش هەیە لە ڕیال مەدریدە و من بە بۆنەی زۆرینەی یاریەکان ناچمە سەر خاڵە ئیجابی سلبیەکان بەڵام لە یاری گەڕانەوەی حتمما باسی لێوەکەینەوە باسی یاری چوونەکەینەوەنێ بۆیە ئەم شەو هانزی فلیک لەبەردەم مەرکێکی قورسایە لەبەردەم یاریی گەورەدایە لەبەردەم تمۆحی تیپێکدایە کە ئەزمونێکی گەورەی هەیە لە چامپیۆنز لیگە و تیپێکی براوەیە لە چامپیۆنز لیگ وتی یەکێکە لە تیپە ناودارەکانی وڵاتی پرتوگال یەکێکە لە تیپە ناودارەکانی چامپیۆنز لیگ واتە تعاملی بەنفیکا لە چامپیۆنز لیگ هەمیشە تعاملێکی ناوازە بۆ هەمیشە تعاملێک بۆ کە بە ڕۆحێتێکی گەورە و بە ناوی یەکێک لایەنە گەورەکان و بەشداریان پاڵاوانتی کردووە بۆیە من یعنی لەگەڵ ئەو ڕەئەدانیم جارێکی دیکە کە پێی وایە بەرشەلۆنە ڕێگەیەکی ئاسانی لە بەردەمدایە بۆی بگا بە یاری کۆتایی نەخێر بەرشەلۆنە ڕێگەیەکی سەختی لە بەردەمدایە هەمان شێوەی تیپەکانی ترە چونکە ئەو ئامادەکاری بەرشەلۆنە کە دەیکا بۆ یاریە گەورەکان کە دەیکا بۆ تیپە بەهێزەکان هەمانەوە ئامادەکاریێنیە کە دەیکا بۆ بەنفیکا و ئەو گورز لێوەشانەی کە بەنفیکا بەرشەلۆنە ئامادەکاری بۆ نەکردو و دەتوانێت گورز لە بەرشەلۆنە بۆشێنێ تیپەکانی دیکە بەرشەلۆنە ئامادەکاریی تاوی بۆ دەکا بۆ ڕێگریکردن لەو گورز وەشانە ئەمەوە ناگەێنێ من بە تۆ بڵێم بەرشەلۆنە دۆڕاوە یا بەرشەلۆنە براوە چونکە خۆتانزان دۆخی یاری دۆخێکی پێچەوانەیە ئێستا بۆ ئاستەی کە ئایندۆڤن لە قۆناغی ڕابردوو بەرامبەر بە یوڤە پێشکەشی کردم شەوە وایە لەگەڵ ئارسناڵ یا سەرکەوتنی بێنایە خود یەکسانبوونی بنووسیات و کەچی بە 7 گۆڵ لە دواوە لە دەخولێکی یەکەمە ئایندۆڤن دوو تۆپی بۆ دێت بۆ گۆڵ تۆمارکردن بەڵام گۆڵ تۆمار ناکات لە بەرامبەر ئارسناڵ لەکانی خۆستە و گۆڵی تۆمار کرد ئەمە دۆخی یارەکەی تاو پێچەوانە کردەوە بۆ بەرشەلۆنە و بەنفیکاش هەمان دۆخە بەداخەوە کە سێ یاری گەورە هەرسێکی لێ کاتە ئەنجامە درێت کەمە بۆ ئێمە شتێکی ناخۆش دەبێت سەرمان لێ دەشێت نازانین بزەبێت باسی کام یاریە خۆت سێری کام یاریان بکەین دافتەی داهاتوو پێتان ئەگەم شاد و کامران من خواتان